بەڕێزان دوێنێ لە گردی زەرگەتی شاری سلێمانی سێمین کۆنفرانسی بزوتنەوەی گۆڕان بەڕێوەچوو ئەوە لە نێو وڵاتیاندا دەڵێن گۆڕانی گردەکە کۆنفرانسیەوان بوو چونکە بێمە حەقی وەش بین بە ئەو بەڕێزانی تر کە لە دەرەوەی ئەو جەماعەتە ئەوانیش خۆیان لەسەر حەق دەزانن گفتوگۆی کۆنفرانسەکە دەکەین چۆن بەڕێوەچوو و تا چەندە سەرکەوتوو بوو و تا چەندە وەکی ڕێکخەر هەڵدەبژێرێ گفتوگۆی تەواوی کۆنفرانسەکەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاگۆشیار عومەر ئەندامی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان کاگۆشیار سڵاو لێبێ. سڵاو ڕێز بەخێرت زۆر سپاس بەخێر بێ. کۆنفرانسەکە چۆن بەڕێوەچوو؟ کۆنفرانسەکە وەکو بەرچاوڕوونیەک لە هەموو پارتێکی سیاسیە یاخود بە گشتی سێ جۆر کۆنفرانس لا ئێمە کۆنفرانسی نیشتیمانیە چونکە مۆدێلی گۆڕان حزبی پەرلەمانیە زیاتر سوودی لە ئەوروپیەکان وەرگرتووە وەکو حزبەکانی دیکە هەڕەمی نییە کە کۆنگرە ئەکەن کۆنگرەی دامەزراندن هەیە کە حزبێک مۆڵەت وەرەگرێ بە پێی قانونی پاردە سیاسەکانی عراق لە کۆمیسیۆن پێویستە کۆنگرێکی دامەزراندن بکە سێشت هەیە پەسەندی بکە بەرنامەی سیاسی کە نابێت شتێکی تیاوێت پێچەوانەی قانون و دەستور بێ هەڵبژاردننی سەرکردایەتی لە پاڵەوەشە پەسەندکردنی پەیڕەوی ناوخۆکەی کە ئەویش دیسان ئەوێت لەگەڵ قانونی پارتە سیاسەکانە منسەجم بێ کۆنگری ئاسایی هەیەەوە ئەبینی لە کوردستانە پارتە سیاسەکان کۆنگرین ئاسایی هەیە حزب جاری وایە پێویستی بە کۆنگرێکی ناسایە بۆ بڕیارێک لە دەسەڵاتی سەرکردایەتیانە بزوتنەوەی گۆڕان لە 2017 لە کۆمیسیۆن مۆڵەتی وەرگرت پێشتر بەست لە کوردستان مۆڵەتی هەبوو پێویست بوو ئەو کۆنگرەی تەسیسیە بکە وەکو کۆمیسیۆن داواکرۆ بەڵام بەڕاستی بە هۆکاری جیاجیا بە بڕیاری ڕێخەری پێشووی دەست لە کارکێشاوە کە ماوەشی بە سورج بوو کاک عومەر ئەو پرۆسەیە زۆر ئاڵۆز و دوورخرا پار کۆنگرەمان کرد ئێمە کۆنفرانسی نیشتیمانیمان کرد بەڵام لە ماوەی کەمتر لەمانێکە کۆمیسیۆن بە نووسراوی ڕسمی ئەڵە دەستان خۆش بێ بۆ کۆنگرەکە بەڵام دوو شتێ نەتان کردووە یەکەم دەستوری ناوخۆی بزوتنەوەی گۆڕان حزبەکانی کە پێڕەوی ناوخۆیان هەیە ئێمە دەستوری ناوخۆیمان هەیە تا بەشی نوێی کێشەی نییە بەڵام لە بەشینەوە کە باسی جڤاتی نیشتیمانی و سەرکردایەتی و میکانیزمی کارکردنەکەات تا کۆتایی کە کۆنگرە و کۆنفرانسا لەگەڵ قانونی پارتە سیاسەکان نەگونجی ئەبێ گۆڕانکاریتیا بکەن خۆی ئوسوڵی شوایە پێشەوەی تۆ کۆنگرە بکە ئەبێ لەگەڵ کۆمیسیۆن هەماهەنگی بکەیت بەتایبەت بەشی قانونی کۆپیان بۆ بنێریت ئەوان تەماشایکەن بۆی لە کۆنگرەکەیە کە پەسەندکرا دواتر کێشەی بۆ دروست نەبێت دووەمیش ئەڵێ سەرکردایەتیتان هەڵ نەبژاردووە قیادەتان هەڵ نەبێت کە قیادە کەسی یەکەم و سەرکردایەتی ئەگرێتەوە ئەم پار هەڵبژاردننی ناوخۆیمان کرد نزیک بوونەوە لەوە خانەوە ڕێخەڵ بژین بەداخەوە ئەو گرفتە دروست بوو کە کاک عومەر بەریکارنامەکەی بۆ کاک دانای ئەحمەدجی کردەوە ئیتر کێشەکان دەرچوو چونکە ئێمە دەستورمان هەیە ئەو شتە پێچوانەی دەستور بۆ پێچوانەی هەموو شتێکی سیاسیشە لە عراق من بۆ خۆم نەمبینیوە بە وەکالەت حزب بەڕێوە برێ ئەوە بوو بەو دۆخە هاتە پێشەوە ئێمە زۆرینی ئەندامانی جڤاتی نیشتیمانی و ئۆرگانەکان وەکو بەرەی دەستور ڕوبەڕووی بووینەوە وتمان بە ڕاگەندراوی ڕسمی ئێمە هەموو ڕێگایەک یاخود ڕێکارێکی سیاسی و قانونی دەستوری ئەگەی نەبەر بۆ ئەوی کە بزوتنەوەی گۆڕان بگرێتەوە سەر خۆیانزانی نادەستوریە بەڵێ ناوی خۆتانە نێن بەرەی دەستور بەڵێ ئەزانن و لە هەموو پارتێکی سیاسی کە سەرکردایەتی هەڵەبژێرێت بە پێڕەوی ناوخۆی کات حزب هەیە لە کۆنگرەیکە بۆ نمونە یەشتی و پارتی لایەنەکانی دیکە هەیە سەرکردایەتی هەڵەبژێرێت دوای مەکتەبی سیاسی سەرکردایەتی دایانا بۆ نمونە لە گۆڕانە ئێمە جڤاتی نیشتیمانیمان هەیە جڤاتی نیشتیمانی ئۆرگانەکانی ناوخۆ ئەنجومەنەکان کە پێوترێ مەکۆ و بارەگا کە 26 مەکۆیە ژوورەکان کە لە ڕابردووە 12 ژوور بوو ئەم جارە کەممان کردوەوە بۆ دەژور ڕەوەندی کوردی کە 4-5 نوێنەریان هەیە نوێنەری ئافرەتان سەرۆکی فراکسیۆنەکان کە ئەوبوونەوە دەنگێنات چونکە دوو جار ئێمە بەو شێوەیە کاک عومەر دەنگی هێنا بوو بەڕێخەر لە ناو جڤاتە بە حوزوری کۆمیسیۆن بەڵام دواتر کە زانیان لە هەڵبژاردنە ناوخۆیەکانە بەهێز نین و ئامادە نەبوون دەستبەرداری دەسەڵاتێک بن کە کاتی بەسەر چوو بوو کە دەستیان لە کار کێشابەوە بەڵگەشەوەیە تا ئەم ڕۆژ ئیستیقالەکان نەناردووە لە 2021 لە سیانزەی دوودەی 2021 ئیستیقالیان کرد ڕێخەری گشتی و خانە هەتا ئەمڕۆ نەیناردووە بۆ کۆمیسیۆن یعنی فێڵێک بوو لە هەمومان لە جڤات بەشێک لەوەی کە ئەم دۆخە ئاوە ئاڵۆز بوو مرۆڤ ئەنی نازانێت چۆن تێبگالەوەی هاوڕەکانی خۆی کە چەند ساڵە لەگەڵ یا بوون پشتیوانی بوون لەگەڵ سەرکردایەتەکەیە بۆ شێوە بەرە ڕازگۆیی تەعامل بکە
تا ئەو شوێنەی کە بۆ خۆیان بوو کردیان کۆمسیۆنیش هات کۆمسیۆن ئەرکی زۆر دیاری کراوە بە پێی قانون تۆ لە کۆنگرەکان نبوویت بەشداریت کردووە دێن دانیشن چاودێری ئەەکەن راپۆرتی خۆیان نووسن تەداخلات ناکەن بۆ نمونە ئێمە کە جوات دوو جار خانەوە ڕێخەرمان هەڵبژاردووە هاتووە ئامارەکەی ئەیتێ ناوی کەسەکان چاودێری پرۆسەکەکەن بە هێمنی و بە ڕێکوپێشیە ڕۆ تەواو بەڵام ئەوان کە زانیان دۆخەکەوایە کۆمسیۆنیان هێنایە ناو کێشەکانی گۆڕانەوە کە لە کاتێکدا ئەوە پێویست نەبوو بەڕاستی باشە دوێنێ لە کۆنفرانسەکەی ئێوەدا بڵێ کۆمسیۆن بەشداری نەکرد بڵێ بۆچی بەشداری نەکرد ئەمە بە بڵێن چۆنەڵی تۆزێک لێڵی ناخاتە سەر شەرعەتی کۆنفرانسەکە خۆی ئێمە سێ بڕیارمان هەیە کە ئەنجومنی کۆمسیاران نیاوێتی بڕیاری یەکەم ئەوەیە کە بە لە دانیشتنیەکی نائاساییە لە 11 تاوان بە دزی هەمومانەوە کاکدانە بوو بۆ ڕێخەر بە وەکالەت یاخود بریکاری با بڵێن ڕێخەری گشتی بڕیاریەکەتان لێنەوە بە هیچ شوێ تا دەرنەچوو نەهاتەوە کەس ئاگای لێنە چکە ئێمە لە گفتوگووە بووین بۆی کە کاکدانە بێ بە ڕێخەریانی هەمومان ڕەزامەند بووین و پشتیوانیشمانە کرد بەڵام شت بە قانونی تۆزانی لەسەر سەرۆکاتی هەرێم ئێمە چ قەیرانێک دروست بوو لە کوردستانە بۆچی بوو چکە ئێمە ئامادە نەبووین بۆ مەسعود بارزانی لە پەرلەمان درێژکرێتەوە ئەگەر کاکدانە بەو شێوازن نەبوایە بە ڕێخەر ئێوەش لەگەڵی دابوون نەک لەگەڵیا بووین بەشێک لە هاوڕێکانی دیکەمان لە گەنجەکان خۆشی گفتوگوۆی لەگەڵکردن ئامادە بوون بێنە خانەی ڕاپەڕانکاری لەگەڵ چکە ئەوان ئامادە نەبوون لەگەڵ کاک عومەرا کار بکەن تەنانەت لە ئاخر دانیشتن و گفتوگوۆیە کە هەبوو بە یەکەوە بووین ڕەزامەند بووین بە تەنها ئەویش بکو ڕێخردا بنرێت چکە مەرجی کۆمسیۆن زۆر جار کەسی یەکەم گرنگە و دەسەڵاتیشی بدرێتێ چکە ئەوەی وت دەستورەکەی کاک نوێشوران بۆ خۆی نووسری دەسەڵاتی نییە دەستکاریشیان کردو ئێستا چووە بۆ دەسوورێک ئەمەی بۆ لە خۆی تێکدا بە بڕایەوە من تێ ناگەم بەڕاستی یانی تۆ کۆدەنگیەکی لەسەر بێ بۆ بەبێ ڕکابەریش پشتیوانی نەک تەنها ئێمە طبعاً پشتیوانی ئەو هاوڕانی دیکەشی هەبوو کە ئێستا هەندێکیان لەگەڵین چکە لە ڕابردووە ئیشان کردووە بە یەک کاکچیا پشتیوانیە کرد بەڵێ چیای نوێشێن بەڵێ ئەویش پشتیوانیە کرد من ئەتوانم ئەوە بڵێم بۆ دوایی واکەوتەوە ینی بوو بە دووبەرەی جیاواز طبعاً ناچمە وردەکاری ئەوەی چۆن بابەتەکان چارەسەر کرا و گەڕایەوە بەڵام ئەتوانم ئەوە بڵێم ئێمە پێشەوەشی بگەڕێتەوە ئەو گفتوگوۆیەمان کرد بە خۆشی وتووە کاکچیا و نماوە لێرە نیە کاکچیاش خۆی بۆ خۆی نەیویستووە بێتە پێشەوە کە گفتوگۆ کرا وتی ئەگەر برادران ئەوەندە بەم شێوەیە ئەوەندە پیاو بن کاکدانا بێنن پشتیوانی بکەن بەڵێ ئێمەش پشتیوانیەکەین چکە یەکێک لەو شتانەی ئەوان بە بەردەوامی وتویانە ڕێز لە ئۆرگان و دەستورەکانەگرن تەنانەت کە گەڕایەوە ئەمەوەکو ئەمانەتێکە گەێنم لە هاتەوە بۆ کوردستان و بۆ سلێمانی لێرە نەبوون ئەوان بە هاوڕیانە پێیان وتیان ئامادەین ماڵی باوکمان عەلی ناجی بکەینەوە بۆ تو کە خۆشیان زۆر جار بەکاری نایەنن بەو شێوەیە بووە متمانە پشتیوانیەکە بەڵام من باسی ئەوەم کرد گۆڕان کە دروست بووە کۆمەڵێک بنەمای هەیە باش قانون شەرعیەتی دیموکراتی ئەوە بیرتانە شەڕەکانی ئێمە یەکێتی لە ڕابردووە چی بوو دژی شەرعیەتی شۆڕش و ئەوە بوو نەمان و بە هەڵبژاردن بە دیموکراسی بۆ نمونە لە پاڵەوەشە کە کەسێک بە وەکالەت دابنرێ ینی سەپاندنێتی ئێمە بکوتم قوڵمان نەبوو کاک مەسعود لە پەرلەمان ببێنێتەوە بە زۆر لە دەرەوەی قانون و پەرلەمان داخرا لەسەرەوە لە ئێمە لە حکوومەت نەماینەوە ناکرێت یعنی ئەمە ینی ئێجگار دژی پرینسیپەکانی گۆڕانە بەرحاڵ ئەوە بڕیاری یەکەم بوو بڕیاری دووەم لە 29 یەک درا 2025 ئەم ساڵ کە کاک یاسین حەمالی ڕێخەری ژووری هەڵبژار نەبوو بە ڕێگە پێدراوی ببورن دەستەی گشتی کۆنفرانس ئەو ئەندامانەی کە ئەندامی دامەزێنن کە ئەم دوو بڕیارە هەبوو لەلایە کاکدانە لەلایە کاکی هەسین کۆمسیۆن بڕیارێکی نوێی دەرکرد فەرمانگەی پارتە سیاسیەکانی ڕاستپارت کە هەردوو لا بانکە لە بەغدا ڕاوێژ بکەن بۆی بە یەکەوە کۆنگرە بکەین چونکە لە کۆمسیۆن تا ئێستا یەک گۆڕان هەیە باشە ئەمە بۆ نمونە دووشەمە پێم وایە 24 دوو بوو هاوڕیانی ئێمە کاک یاسین ڕۆشت ئامادەیی دەربڕی دەستورەکەی لەگەڵ خۆی بردبوو بۆ هەموارانەی کۆمسیۆن داوای کردبوو و قبول کرابوو لای ئەوان و بە نووسراو ئەم ڕۆژ بڵاو بۆ تۆ پێم وایە من پێمە لە نووسراوەکەیە کە دایرەی ئەحزاب بۆ سەرۆکی کۆمسیۆن و ئەندامانی ئەنجومەن ئەڵێ هێناوێتی و ئیشەکانی خۆی کردووە کاکدانا نووسراوی کردووە ئەڵێ ناتوانین ئامادە بین
من ڕازی نین بۆی کە یاسین حەمەعەلی ڕێگە پێدراوی هەیئەتەکە بێ و دەستکاری ئیمزا و شت کراوە ئەوانیش وەڵامەکانەوە ێڵن ئەگەر ئیمزا بە ناوی خەڵکەوە کرابێت ئەوان پێیانەوێت تەزویر هەر شتێک ئەوە ئیشی دەسەڵاتی دادوەریە ئوسوڵ و ڕێگەی خۆی هەتوان لەوێ بیکەن بەڵام لەبەرەوەی دانا ئەحمەد مەجید پابەند نەبووە بە بڕیاری کۆمیسیۆن ئەنجومەنی کۆمیسیارن بە بڕیاری فەرمانگەی پارتە سیاسیەکان مافی بەستنی کۆنگری لەدەست داوە هەر لە سقوتی کردووە نەسەنەوە ئەمڕۆ بڵاو بۆتەوە نەقینی بڕیارەکە لە دوای ئەو ئەم بڕیاری 26 مانگ هاتووە کە ئەڵێت بە ئێمە بە کاکیاسین وەکو ڕێگە پێدراوی ئێمە لە 5 لە دەی بەیانی لە گردی زەرگەتە مەکۆی سەرەکی گۆڕان کۆنگری خۆتان بکەن ئێمە هەموو شتەکانمان بە قانون کردووە یعنی ئێستا کۆنفرانسەکەی و کۆنفرانسێکی شەرعی بێغەل و هەش و بێکێشێ بەڵێ بەڵام ئەوەی کە کۆمیسیۆن بۆ بەشدار نەبوو تەمەن ئەو ڕۆژەی ئەو بڕیارە دەرچوو ئێمە کۆنگرگن چوارشەمە بوو سعات 11 شەو تەداخلات هەبوو بەداخەوە کۆمیسیۆنە بێت سەر بەخۆ بێ بەڵام فەرمانبەر و کەسەکانی شت بڵاوەکەنەوە شت ئەهێنن شت ئەبن تەلەفۆن و تەلەفۆنکاری و ئەوانە دەستێوەردان هەبوو ئەجینا ئێمە بڕیاریی کەش هەیە 26 سێ کە بڕیار دەرچوو ئێمە کۆنفرانسکەین داواکارێکی ئەوان ڕەت کراوەتەوە ئەویش بڵاوەکەینەوە وەکو بەڵگەیەکی قانونی کە هەر خۆی کاکدانە نووسراوی کردووە بۆ کۆمیسیۆن ئەوە بوو لەو ماوەیە پشوو بوو دەوام نەبوو تا تەداخلات بکرێ بە ڕسمی و بە نووسرا و بە تەلەفۆن و بە پەیوەندی دەستێوەردان هەبوو دوێنێ هاوڕێیانی ئێمە ڕایانگەیان کە ئێمە بە فەرمی ئەو بابەتە بەتایبەت ئەوەی سەرۆکی ئەنجومەنی کۆمسیاران ئەبینە سەرۆکی کۆمیسیۆن ئەبینە دادگا چکە کۆمیسیۆن بەپێی قانون کە حزبی سیاسی شوێن و کات و ڕۆژی بۆ دیاری کرد و موافقەی کرد ئەرکی سەر شانێتی بەپێی قانون ئامادە بێت یان توێ بڵێ کەم تەرخەمەکە لە کۆمیسیۆن خۆیان بووە کە ئامادە نەبوو بەڵێ دوێنێ بە ڕاگەنراوێکی ڕسمی بە عەرەبی و بە کوردی ئەوە ڕاگەیەنرا و ئێمە تیمێکی قانونی هەبووە لەگەڵمانە لەسەر بنەمای ئەو ڕاوێژە بووە باشە یەکێک لەو مۆبادیانی کە بزتنەوەی گۆڕان کاری لەسەرەکەەوە بوو کە شتەکان نابێت لە ژوورە تاریکەکانەوە بێن دوێنێ هەندێکت لەو برادرانی خۆتان لە کۆنفرانسەکە دەڵێن لیستیان لە ژوورە تاریکەکانەوە ناو تیان دەنگی پێبن ینی بۆ مەتان کرد کاکە ڕانکۆ ئێمە بنەمایەکی هەبوو ئەو لیستە یاخود چەند بنەمایەکی هەبووە یەکێک لە بنەماکانی زۆربەی ئەندامانی جڤات بەتایبەت باژێڕوانەکان کە ئەبنە بەرپرسی ئەنجومەن یاخود مەکۆکان لە ساڵی ڕابردووە هەڵبژاردننی بۆ کرا بە پێی دەستوری ناوخۆی گۆڕان ژووری قانونی هەموو کاندید و دەنگدەرەکانی پەسەند کرد ژووری کارگەری لۆجستی کرد ژووری ڕۆژدامانی بڵاوی کردەوە پێی جووری ئاماریە هەڵبژاردن جێبەجێ کرد طبعاً بە بەشداری نوێنەری با بڵێن ڕێکخراوە مەدەنیەکان کە بەپێی دەستوری گۆڕان وادانراوە و کەسێکی قانونیش لیژنەکەی بەڕێوە برد ئەمانە چونکە شەرعیەتی ئەنجومەنەکەی خۆیان هەیە بۆ نەکەسێک لە یەکێک لە شارەکان دەنگی هێناوە ئەمە کرایە بنەما ئەوەی کە دەنگی هێناوە و ئێمە ڕێز لە ئیرادی هەڵسوڕاوەکانی خۆمان و دەنگدەرانی گۆڕانەگرین لە ئەنجومەنەکان و مەکۆکانە ئەوە دانراوە بەپێی دەستوری ناوخۆی ئەگەر کەسێک لەو باژێرانە نەبێت سکرتێرەکەی شوێنێگرێتەوە بەشێک لەو باژێرەوانە ناچوون بۆ لای هاوڕێیانی کورسات سکرتێری ئەو مەکۆیە شوێنی گرتوێتەوە بەپێی دەستور چونکە ئێمە وتمانە بەرەی دەستورین ینی لە ڕۆژی یەکەمەوە هەنگاوەکانمان وتمانە بە دەستوری ناوخۆیی بزوتنی چکە دەستور ئەبێ ئێستا ئێمە بۆ نمونە من و بەڕێز کێشێکمان هەبێ لەسەر جادەیەک لایەکە دوێ بۆ قانون ئەگەر بلایەنداریشی تیاابێ نەسی قانونی هەیە مافی من لای تۆ بێ مافی تۆ لای ناتوانێت ئەوەی بکات یعنی ئەو نیە من ڕئی من بسەپێ ڕئی تۆ بسەپێ ئەوانەی ڕەوەندی کوردیش بە هەمان شێوە کە لەو پرۆسەیان ڕۆشتون هەندێک لە هاوڕێیانی دیکە کە لە ناو هەڵسوڕاوەکانە پێشنیار کراون من بۆ خۆم لە لیژنەی ئامادەکار سەرۆکی لیژنەی دەستوری ناوخۆیی بووم چکە ئەوە یەکێک بوو لە مەرجە قانونیەکانی کۆمیسیۆن زۆر پێوەی ماندوو بووین ئێمە ئەو چەند ساڵە و گرنگ بوو ئەوە بە شێوەیەک بڕوا کە کۆمیسیۆن لە ڕووی قانونیەوە گرفت دروست نکات دواتر یاخود قبوڵی بکە کە خۆیان پێشتر قبوڵیان کرۆ بە نووسرا ئەگەر ئێمە لە کۆنگرە پەسەندیکەین تەفاسیلی ئەوەم لا نییە بەڵام من ئەوە پرسیارەکەی تۆ بەو شێوەیە وەڵامەیەمەوە کە گۆڕان ڕخنەی گر کە دروست بوو ئەمێ ڕخنە وەرگێ لای من بۆ خۆم وەکو خۆم پێم وایە جوێندانیش ڕخنەیە بەو ڕادەیە بڕوان بە ئازادی بیر و ڕاهەیە بۆ نمونە ئێمە دوێنێ هەموو کەناڵەکان هاتنە کۆڵەکە هەموو کەناڵەکان لە گردەکە بوون بۆی بیگوازنەوە چکە ژیانی حەزب پەیوەنی لە کۆنگرەکانی ڕابردوو ئەوانە بووە ئەوەی کە هاوڕەیەک ڕخنەی هەیە ناویتیانە بووە هاوڕەیەک پێی وایە مافی فەوتاوت شتێکی زۆر ئاسایە ژماری سەرکردایەتی عادەتەن سنووردارە و پێشم وایە 1000 و شتێک ئەماری کۆتایی ملانی 200 کەس کۆ بێتەوە لە هۆڵەکە بێگومان ژمارەیەکی تیا ئەبێ کە ڕخنەیە بێ و ئەگەر گۆڕان دوای ئەو هەموو ڕخنەی لە یەکێتی و پاردی گرتی لە سیاسەتی ئەوان گرتی
هەندێک جار لە شەقامە بەریەکەوتنی دروست کرد بێت و ڕخنە قبول نەکات لە ئەندامەکانی خۆی ئەو هەر کارەساتە خۆی گەورەی کێشەی گەورەی گۆڕان ئەوەیە دوای ڕەوانشان نەوشنەوە مزەفا خاڵی بووە لەم بەهایانە بەڕاستی و ئێمە ئومێد دەکەین بتوانین وردە وردە خشت بە خشت ئەو بینایە ئەو پایەکانی و بینایی کاک نەشورانی دروستکەینەوە و ئەو بنەمانە بێنینەوە ئێمە نابێت لە ڕخنە بترسین. باشە یعنی لە نێو ئەندام ئەو ئەندامانەشی کە دوێنێ هەڵبژێران کاک چیای نوشیان مستەفا و کاک نمای تێدا نییە ڕاستە ینی ئێوە حەز ناکەن حزبەکە بێ بە تەوریسی سیاسی یان شەرمەکەن ینی پێتا شەرمە دەشزانن چارەنووسی حزبەکار بۆ ئاراستەیە زانی یەکێک لەو شتانەی من لە هەشتاهەش 4 ساڵ باوکم منفعل بووە ئەو ڕۆژەی کاک نەشوان مرد وەکو زۆر خەڵک هەستم کرد باوکم نییە چکە دایکم ئەو بۆشایی پڕ کردووە بۆ من و خوشکەکانم ینی زۆر قەرزاریم زۆر شتی لێ فێر بووم من لە حەڤی شوبات بە خۆپشاندان هاتمەوە دوایی دادگایش کرام بۆ سیاست نەهاتمەوە پشتیوانی کردم نەوتی کوڕی شوێی نەوتی خەڵکی شوێی نەزانمەوە ینی هەتا لەندەنیش کە تەندروستی ڕێگەیەدا بەردەوام وەکو کوڕی ماڵەکە سەریە کردین یەکێک لەو شتانەی کە من زۆر جار گلەیم لێگەڕان تو ئەم هەموو چاپێک و قسەیەکێکی بەرگری من لە کاک نەوشیروان و تاریخی کاک نەوشیروانە ئەوەی کە کاک دکتۆر بورهانی یاسین ئەڵێت پارتی تاریخی داگیر کردووە شێخ مەحموود ئەمی سڕیوەت ئەوێت کاک نەوشیروان ئەمان شت بکە بەرامبەر بە سەرکردەکان دیکە کاک نەوشیروان سەرکردەیەکی زۆر دەگمەنی ئێمە بووە و هەتا لەناو خەڵکە ژیاوە کاک نەوشیروان ئەگەر شتێک قەنەعەتی هەبوایە بیزانێ ڕاستە هەموو دنیا دژی وایە کرد هەرگیز لەژێر فشارە بڕیاری نەئاگۆڕی ئەگەر باوەڕی وا بواە کاک چیا کاک نەما بێن و سیاسەتکەن خۆی بکە خۆی ئەی کرد باشە باوەڕی بەوە نەبوو ئەمە یەک دوو پێی وا بوو بەڵێ ئەوان کوڕی ئەون بەڵام ئەوانیش ئەبێت قۆناغ بە قۆناغ لەسەر توانای خۆیان بێنە پێشەوە ئەمانیش ئەمەیان جێبەجێ کردووە کە باوشیان ویستوێتی تا ئەم لەحزەیەش کە ئێستا ئەوە گۆڕان زۆر جارە تەوریسە بەکارهێنرێ هەموو ئەو هاوڕێیانەی لێنێ لە گردەکە بووین یەک کەسمانتیان یەک خزمێک کەسێکی خۆی دانابێت یان هێشتا کەفایی ئەوەیان نییە کە ببنە ڕێخەر خۆی سیاست بڕیاری خۆتە من بە بڕیاری خۆم هاتم سیاستەکەم لە گۆڕانیشا سیاستەکەم بەیانی بڕیارە دەم ئەڵێن تەواو 15 ساڵە سیاست دەکەم بۆ کێ و توتی هەتا ئێمەش وەکو ئەو کۆنانەمان لێ خەڵک شوێنمان پیاسبێنێ بەیسان بزانێ لە شوێ ئاوەستێ بۆ نمونە من ڕێزی بڕیاری خۆیان نەگرم من پێم وایە ئەزانن چی ئەەکەن ببنە ڕێخەر بەڵێ بەس خۆیان ڕێخەردانێ لە ڕابردووە نەخێر لە ڕابردووە زۆر داواکاری هەبووە کە بێنە پێشەوە بۆ ئۆرگانی جیاجیا بەڵام مەبەستم ئەو قسەیم پێشم تەواو نەکرد هەندێک لەو هاوڕێیانە کە شکستیان بە گۆڕان هێناوە من کتێبم لەسەر نووسی کە کاک عومەر ئەندازیاری داڕۆخانی گۆڕانەوە بە بەڵگەش بە دۆکیومنت بۆ ئەوی لیان نەپرسنەوە بۆی لە کۆنگرێکە و بۆیە خۆیان بدەزنەوە لە مەسئولیت هاتنەوە تەوریسی سیاسی تەوریسی سیاسی چه ڕەبتێکی بەوە هەیە کە تۆ بەهێزێکی نیو ملیۆنی تووا لێ کردووە بە هەزار حاڵکورسیەکە هێنێت ینی پەرلەمانتارێکی خۆت لیستی دروست کرد 4 کورسی هێناوە ئەمە چ جۆرە سیاسەتێکە ینی لەبەرەوە هەموو ئەو شتانە لەدا بەداخەوە ئەو کەمپینە دژی کاک نەوشیروانی شەبوو دژی دینە دژی کەرکووکیە دژی ژنە بەڵام دواتر بۆ خەڵکی کوردستان ڕوون بووە کاک نەوشیروان ڕازگۆیە لەگەڵ مەبادیگی خۆیان باشە ینی من پێم وایە کاک نەوشیروان قەنەعەتی بە شتێک بوو بێ شەرمی لە کەس نەکردوێتی باشە گردەکە بە مڵکیەت کراوە بە ناوی کاک چیا و ئەوانەوە قەنەعەتی بەمە بۆ کاک نەوشیروان کاک ڕانکۆ ئەوە بەڵام قەنەعەتی بۆیان نەبووە کە ئەمان بێنە نێو سیاسەتەوە یەکێک لە شتە زۆر باشەکانی ئەم سەردەمە چییە من و تۆی سە قساکە نەمێنێتەوە بەڵێ جارانی لە ئەشکەوتا قسە بکەیت و کەس نەزانی ئێمە لە مانگی سێ کۆنگرێکی فراوانمان کۆمرێکی فراوانمان کرد لەو هەڵی دوێنێ کۆنگرەماتیان لە هەڵی زەرگەتە کاک عومەری سەعێلی ڕێخەر بوو زۆر بەوردی باسی ئەم مەوزوعی کرد چۆن 2006 کاک نەوشیروان ئیستیقالەی کردووە لەگەڵ مام جەلال ئەو گفتوگۆیان کردووە بەمانیشی وتووە لەگەڵم وەرن ئەمان نەهاتوون 2009 هاتوون بۆ ئەرز و ئاو نەهاتوون کاک نەوشیروان ئەو ڕۆژەی کە لە یەکێتی دەسی لە کارکێشایە لە بەغدا لەگەڵ مام جەلال ئەو بەرنامەی هەبوو کە پرۆژەی استراتیژیە بێ ڕۆژنامەی هەبێ ڕاگەیاندنی هەبێ ینی هەموو ئەوانە ئەزانن ڕاستە زۆر لە هاوڕێ نزیکانی پێیان تۆ ناتوانانی واز لە سیاست بێنی بەڵام دواتر گۆڕان بوو بۆ پرۆسەی کە دروست بوو ینی شتێکی لە ناکاو نەبوو هەموو ئەو شتانە ئەمە کاکقایر خۆ ئەفریقا بەوردی باسی کردووە خۆی چکە لەو کۆبوونەیە کاک عومەر پەلاماری ئەویش و کاک ملازم عومەرانی شیە کە پاریان لە مام جەلال وەرگرتووە بەهەرحاڵ ئەوە تەفاسیلێکە بە ڤیدیۆ هەیە بۆیە باسیەکەم ینی شتەکە ماوە بەڵام کە هەڵبژاردننی 2021 کرا
جگە لەوەی کاک عومەر و ئەندامانی خانە کاتیان بەسەر چوو چکە 14 نوێی 2019 لە بژێراون 14 نوێی 2020 کاتیان تەواو بەس ئێمە وتمان لەبەرەوە انتخاباتی خێنە دوای انتخابات ئەوە بوو نەتیجەی گۆڕان کورسی نەهێنا من بۆ خۆم کاندید بوو شکستم هێنا ئاساییە دەستیان لە کارکێشایەوە بەڵام دەست لە کارکێشانەکە گوتم فێڵ بوو بەتایبەت ئەوەی کاک عومەر نەینار بۆ کۆمیسیۆن سەکە گۆشێر وەڵامی پرسیارەکەی من وتم بۆچی کاک نەوشیروان کە شەرمی لە کەس نەبوو ویست بێتی شتێک بکە گردەکەی کردو بە ناوی کوڕەکانیەوە بەڵام بۆ مەسلەی بەشداریکردنیان لە سیاسەتا ببنە ڕێخەر حەق خۆیان وەکو وەرها وڵاتێکی ترێم نیشتمانە ئەمەیانی پێ نەیکردووان ئەمەیانی نەکردووە ڕێگی بەمەیان نەداوە کاک ڕانکۆ وکوتم هەموو شتێک تۆمارە کاک نەوشیروان خۆی چاوپێکردنی هەیە بەڵێ بۆیە پێویست ناکە من لە خۆمەوە شت بڵێم 2006 بەدواکە کۆمپانیای وشە دروست بوو مۆزوعی گردەکە کۆمپانیای وشە ئەمە شتێکی جیاواز بووە خۆی لە چاوپێکەوەنی ڕوبڕوە باسێکە ئاڵەیەکێک لە کێشەکان ئەمەیە ئەبێ ئەمە چارەسەر بکەین باشە ینی ئەمەی کۆمپانیای وشە پێش گۆڕانەوە پێشەوەی گۆڕان هەبێ ئەمە هەبووە گرفتەکە وەکو وتم بۆچی لە سەرەتای دروستبوونی گۆڕانەوە کە گردی زەرگەتە مەکۆی سەرشی بووە هەموو کەسێکی زانیوێتی کە ئەو گردە بە ناوی کۆمپانیای وشەوەیە تەنانەت نێچیروان بازانی سەرۆکی حکوومەت بوو لە هەولێر چاوپێکەوەنی لەگەڵ کرا لێی پرساوتی ئەم ماڵەی هی پارتیە چۆن گردەکەی کاک نەوشیروانە لە بەناوی کۆمپانیای پێ بڵێ گردەکە بەر لە گۆڕان هیچ ڕەبتی نییە بە گۆڕانەوە ئەزانی بۆ کۆمپانیای لێ دروستکە و هی خۆیەتی و حەقی خۆشیەتی دوایی بکا بە ناوی کوڕەکانیەوە هەر بە قانونی وایە کورت و خود ئەمە هەر بە قانونی وایە ینی بە قانونی وایە بەڵێ مۆزوعەکەش بەڕاستی ئەوە بۆ کاک نەوشیروان متمانی نەبووە دەریش کەوت و ئێستا خەڵکی گۆڕان هەمووی تێگەشتووە دوێنێ لەو کۆنفرانسەیە زیاد لە 100 کەسە و قسەی کردووە کە گۆڕانیان چی لێ کرد دەبێشان وا لێ کرد تاوڕێژان ینی مەبەستم لەم قسەیە چییە حەزبەکە لە ڕۆژی یەکەمەوە لەوێ بووە کاری خۆی کردووە گرفتی نەبووە بەڵام کە هاتە سەرەوەی کەش شت بە ناقانونی بکرێت کەس قبوڵی ناکات ینی توێ بڵێ گردەکە بە شخصی کاک نەوشیروان بوو هی کۆمپانیای وشە بووە کە کۆمپانیای وشە دروست بووە بۆ ئێستا بۆ نمونە ئێمە سنتری توێژینەوەمانەیە لە گردەکەی سنتری توێژینەوەی سپی ینی سیارمەچەند کاتیش نەماوە کا گۆشار ینی کاکچیاوان نابن بەڕێخەر نەخێر چونکە بەپێی ئەو دەستوری ئێمە هەموارمان کردووە مەرجی کۆمیسیۆن بووە ئەوانەی ئەندامی جواتن ئەبن ئەندامی خانە و بن ڕێخەریشت باشە نابنە ڕێخەر بەس ئەوان ڕێخەردانن نەخێر هەرگیز وان نییە باشە هەر ئەندامانی جوادایانن کێ نزیکەلەوەی بێ بە ئەزانێ ئینسانە بێ ڕازگۆ بێ خۆ ئەوی بڵێ کە ڕۆڵیان نییە و قسە ناکەن و ئەوە ناکەن حتمما هەیە باشە کارە ساتەکە لەوایە هەموو هاوڕانەی پێشوو بە کاک عومەری سێحەلیەوە هەمویان داوای پشتیوانیان لەوان کرد بە وەزیرەکانیشەوە بەڵام بۆ خۆیان حەڵاڵ بوو بۆ خەڵکی تر حرامە کە ڕێی ئەوان وەربژیرێ بەڵێ ڕێیان هەیە بەڵێ قسەیان هەیە بەڵام بە شێوەیەکی فەرمی چۆن کاک عومەر دوو جار لە جوات دەنگی پێدرا بوو بەڕێخەر هەر کەسێک بێ بەڕێخەر بەو پرۆسە قانونی و دستوری ئەبێ کاک گۆشار سپاس دەکەم سپاس بۆ وەڵامدانەوەت دەی مانگ لە بیرم چوو ببورن برادران دەی مانگ ئەو بەڕێزانەی تریش کۆنگراکەن کۆنفرانسەکەن لەسەرەوە چی دەڵێ شەرعەتی هەیە من هیچ کۆمنتێکم نییە سەرکەوتوو بن سەرکەوتوو بن بەڵێ هیوای سەرکەوتنیان بۆ خوازی بەڵێ سپاس دەکەم سپاس کاک گۆشار عومەر ئەندامی جوواتی نیشتمانی زیرکەوەی گۆڕان سپاس بۆ بەشداریکردن